بەڵێ سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان لە عێراق و زیادبوونی گرژیەکان لە عێراقدا بەڕێز ئارام ڕەسوول مامەد شرۆفەکاری سیاسی لە ستودیۆ لەگەڵمانە. بەڕێز ئارام سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. کاردانەوەکان دوای هێرشەکەی ئەمریکا زۆر بوو، ئێستا شەقامیشی تێکەوتووە، پێشبینی چیەکەن؟ بەڵێ لە سەرەتادا سپاسان دەکەم و سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەڕێز. بێگومان ئەم هێرشەی کە دوێنێ شەو ئەنجامدرا لە درێژەی ئەو هێرشانە بوو کە ئەمریکا بەڵێنی دابوو لە تۆڵەستانەوەی ئەو هێرشەی کە کرایە سەر بنکەی ئەمریکیەکان و کە بووە هۆی کوژرانی 3 سەربازی ئەمریکی. لە دوایی هێرشی یەکەم دوو جۆر کاردانەوەمان بینی. کاردانەوەیەکمان بینی لە عێراق و لە ناوچەکە و کاردانەوەیەکمان بینی لە ناو خودی ئەمریکا. دیارە کە باسی کاردانەوە جیاوازی ئەم کاردانەوەنە بکەین ئەوەیە کە لە عێراق بێگومان دەنگی ناڕەزایەتی و ئیدانەکردن و تەنانەت لە ئاستی حکوومەت زۆر بەرفراوانی باز لەوە کرا کە ئەم هێرشە پێشێلی سەروەری خاکی عێراق دەکات. لە ناو خودی ئەمریکا کاردانەوەیەک هەبوو بەوەی کە ئەو هێرشە لە ئاستی تموحی ئەمریکیەکان و شەقامی ئەمریکی نییە لە تۆڵەستانەوە بۆ بە ئامانجگرتنی بنکە و بارەگاکانی ئەمریکا و کوژدانی سەربازەکانیان. لەو بینەدا ئەمریکیەکان و ئیدارەی کۆشتی سپی و ئیدارەی بایدن بەرپرسانی ئەمریکی ئەمایان ڕاگەیاند کە ئەمە یەکەم هێرش نابێت و ئەم هێرشە چەند قۆناغێکی دەبێت و بە چەند جارێک دووبارە دەبێتەوە. ئەوەی کە دوێنێ شەو بینیمان بە لێدوانەکانی ئەمە قۆناغی دووەم یاخود بەشێکی ترە لەو هێرشەی کە بۆ تۆڵەستانەوەی بە ئامانجگرتنی سەربازەکانیان. کاردانەوەی ئەم جارە و دەبینین زۆر زوو شەقامیش لەگەڵی جوڵاوە. کاردانەوەی جاری پێشوو لە عێراق زیاتر لە ئاستی سیاسی و لە ئاستی لایەنەکانی عێراقی بووە. ئەم جارە شەقامی عێراقیش بۆ بە تایبەتیش لە ناو شەقامدا ئەوانەی کە لایەنگر و ئەندامی هێزەکانی حەشتی شەعبین زۆر زوو توانیان لە شەقامەکاندا ڕێی خۆیان بگەێنن. ڕئیشیان ئەوەیە کە ئەوان پێیان وایە پێویستە ئەمریکا عێراق بەجێ بێڵێت و چیتر سەروەری خاکی عێراق پێشێل نەکات لە دیدگای ئەوان. بەڵام بە شێوەیەکی گشتی من پێم وایە ئەم کاردانەوەنە کاتین و ئەوەی کە لە هەمووی گرنگترە محەممەد ئەوەیە لە بەیان نامەکانی ناڕەزایەتی و ئیدانەکردن ئەگەر ملاحەزە بفەرمونون دەبینن نەرمترین ئیدانا و نەرمترین بەیاننامەی خودی کەتایبی حیزب الله بوو کە ئەو فەرماندەی کە بە ئامانجگیراوە فەرماندەیەکی دیاری ئەوانە هیچ هەڕەشەیەکی تۆڵەستانەوە و ڕاستەوخۆ یاخود هێرشی بەرپەرزدانەوەی تێدا نەبوو. ئەمە خۆی ئەوە دەگەێنێت کە لە دوایی هێرشەکەی کە کرایە سەر بنکەی ئەمریکی چاوەڕوانی ئەوە دەکەن کە ئیتر ئەمریکا ڕەدی هەبێت و وەڵام بداتەوە و بەیانیشیان دەرکرد کە ئەوان هێرشەکانی خۆیان ڕادەگرن، بەڵام پێدەچێت ئەو بەیانەی کە کەتایبی حیزب الله دەری کرد هیچ کاریگەری نەبوو بێت لەسەر ڕەوانەوەی مەترسیەکان لەسەریان. باش ئەم وەڵامکاریە لەلایەن ئەمریکا و بەسەر گروپە چەکدارەکان بۆ سەر ئەمریکا ئەبێ خاڵێکی کۆتایی هەبێ. ئەمە کێیە وەستی؟ بەداخەوە ئەوەی کە تا ئێستا دەیبینین وەکو جەنابیشت باست کرد کاردانەوە و هێرش و هێرشی پێچەوانە و تۆڵەستانەوەیە لە ئاستێکی لە سنوورێکی دیاری کراو. ئەوەی کە لە بەرپرسانی ئەمریکا گوێبیستی دەبین ئەوەیە کە هەمیشە هێرشەکانی کە دەکرێتە سەریان دەیبەستنەوە بە ئەو گروپانەی کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن یان ئەو گروپانن کە چەکدار دەکرێن و ڕاهێنران و هەتا پشتیوانی مادیشان لە ئێرانەوە دەکرێت واتە بە پرۆکسی ئێران ناویان دەبن. بەڵام لە کاردانەوەکان لە ڕەتفعلی ئەمریکا هەر زۆر زوو ڕایانگەیاندووە کە ئەوان نانەوێ ئەم سنووری ئەم ناکۆچیانە فراوانتر ببێت. بۆیە لێرەدا من دەمەوێت خاڵێکی گرنگ هەیە باسی کەم و نمونەش بۆ بینەرانی بەڕێز ببێنەوە جۆرێک لە ڕێککەوتن ئەگەر ڕێککەوتنیش نەبێت ڕاستەوخۆ نیە هێرشی ڕاستەوخۆ نیە جۆرێک لە ڕێککەوتن هەیە شەڕی ڕێککەوتنەکە چۆنە؟ ئەمە دەستەواژەیەکی ئینگلیزی هەیە کە پێی دەڵێن rules of engagement واتە ئەو شەرایتانەیە ئەو ڕێسایانەی ڕوبەڕووبوونەوە. بۆ نمونە چەند ساڵێکە لە ساڵانی ڕابردوو جۆرێک لەو ڕێککەوتنە بەبێ ڕێککەوتن لە نێوان حیزب الله لە لوبنان و ئیسرائیل هەبووە
حزب الله کردەوەیەک دەکات لەو دیوی سنوور لە ناوخاکی ئیسرائیل قەسفی ئەو دیوی سنووری ناوخاکی لوبنان دەکات واتە سنوورێک بۆ ڕوبەڕووبوونەوەکان دانراوە لێرەدا پێ دەچێت rules of engagement واتە ئەو پانتایەی کە ڕەتفعلەکانی ئەمریکا یاخود تۆڵەستانەوەی ئەمریکای بەرامبەر هێرشەکانی کە دەکرێتە سەری لە چوارچێوەی عێراق و سووریا بێت واتە ئێران نەگرێتەوە و پێ دەچێت ئێرانیش ئەمە دەبینێت و ئەشزانەیە کە هێرشەکان ڕاستەوخۆ بۆ سەر ئەوە نییە بۆیە کە لە سەرەتا من باسی کاردانەوەکانی ناوخۆی ئەمریکام کرد لە دوای هێرشەکەی دوێنێشەوە کە کراوەتە سەر ئەم فەرماندەیی کە تایبی حزب الله دەبینین جۆرێک لە ڕەزامەندی لە ناو خودی ئەمریکا هەیە کە ئەمە هێرشێکی باش بووە فەرماندەیەکی کە ڕاستەوخۆ بەپێی سەرچاوەکانی ئەمریکا دەوری هەبووە لەو هێرشەی کە کراوەتە سەربنکەکان پێکاوە واتە بە ئەندازەی هێرشی یەکەم جار گلەیی لەسەر نەبووە لە ناو خودی ئەمریکادا و پێش دەچێت بەوەی کە هەتا ئێستا داواکاری دەکرێت کە وەکو لە راپۆرتەکەی ئێوەش تازە باسی کرد کە لینزی گرایم قسە دەکات ئەڵێ ئەبێ ئێران هەست بە کاردانەوەکانی ئەمریکا بکات و هەست بە تۆڵەستانەوە بکات تا ئێستا پێ دەچێت ئەمە لە بەرنامەدا نەبێت بۆیە پێشبینی ئەوە لەم کاتەدا تەنها دەتوانی پێشبینی ئەوە بکەیت کە ئەم هێرشانە لە عێراق و لە سووریا بووی هەیە بەردەوام بن شتێک جێگەی سەرنج و تێبینیە کاکارم ینی لە میدیای ئێرانیە باز لەوە کرێت کە هێرشکراوەتە سەر سەرکردەیەکی عێراقی لە ناو عێراق و بەم شێوەیە بەڵام هەڵوێستی فەرمی حکوومەت ئێران لەسەرم هێرشانە نییە ڕاستە لەسەر ئەم هێرشەی دوایی بەڕاستیانەوەی دوێنش ئەوەی کە لە میدیاکان باز دەکرێت باز لە ئەوە دەکرێت کە ئەمریکا سەروەری خاکی عێراقی پێشێل کردووە هەڵوێستی فەرمی تا ئێستا ڕانەگەیاندراوە ئەمە زیاتر بەرەو ئەوەمان دەبات کە پێدەچێت جۆرێک لە لێک تێگەیشتن لە نێوان ئێران و ئەمریکادا هەبێت بۆ ئەوەی کە جارێکی تر ئاڵۆزیەکان یاخود گرژیەکان لە ناوچەکە فراوانتر نەبێت بەڕاستی ئەوەی زیاتر دەدیترێ ئەوەیە کە ئیدارەی بایدن لە ئەمریکا کە بەڕاشکاویش ڕایگەیاند و نایەوێت داخلی هیچ جۆرە ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەوخۆ ببێت لەگەڵ ئێران لەوە دڵنیایی وەرگرتووە و دەزانێت کە کۆتایی بابەتەکە ئەبێ لە حسمی ئەم مۆزوعە دەبێت لە عێراق و سووریا بێت بەڵێ بەڕێز ئارام ڕەسوڵ مامەند شرۆڤەکاری سیاسی لە سودو لەگەڵ مابووی سپاس بامەدەمی بەڕێستان کاگەڕە.